کتێبخانەی ڕادووی لە هەوڵی ناساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی جۆگر بە ناوڕۆشی کتێبێکی تری بەناوبانگ ئێزگەی دەنگی گەلی کوردستان کتێبی ئاسکەندەری مەقەدۆنی بە زنجیرە پێشکەش دەکات. ئەم کتێبە هەڕۆڵدن نووسیوێتی و عەلی ئەکبەر مەجیدی کردوێتی بە کوردی، مافی بەرەمێنانی ڕادووییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ئەو خێڵانی وا ڕێگەی ملەی چیاکان لە سەربازانی ئەسکەندەر بەستە بوو کاتێک کە بینیان لە دوو لاوە کەوتونەتە بەرهێرش، ناچارمان سەنگەرەکانیان چۆڵ بکەن و ئاریان کە وترا لە هاوڕێیانی ئەسکەندەر بوو ئاوای نووسیوە. هێشتا خۆر بە باشی دەرنەکەوتە بوو کە شەڕ دەستی پێکرد. ئەسکەندەر لەگەڵ یەکەی ڤالانژ لە پێشەوە لە ڕۆژهەڵاتەوە هاتوو. کراتۆس بە دوو یەکەی ڤالانژ و باشماوەی سەربازان لە دواوە لە ڕۆژاوە بەرەو ڕۆژهەڵات دەستیان بەهێرش کرد. بە پێڕەوشی ناوچە کوێستانیەکان یەکەکانی ڤالانژ کە نایانەتوانی شێوەی خۆیان بە تەواوی بپارێزن لەمڕۆ تێکۆشان کە تا ئەو جێ کە بۆیان نەکرێت چوار گۆشەکە بپارێزن. خێڵەکان ئەگەر لانی کەم پێشبینیان بکردایە و بەڕادەی پێویست تەختە بەردیان کۆکردایەتەوە و بەسەر ئێمەدا بیان ڕشتایە ئەیان توانی زەرەرێکی زۆرمان لێدەن. بەهۆی نائاگاییان لە تاکتیکی سەربازی یان بەهۆی ئەوەی کە ئامێری چێو هەڵکردنیان نەبوو نەیانتوانی کە تەختە بەردە گەورەکانی چێو بەسەرماندا ببارێن. لە ناوەڕاستی شەڕدا کوت و پرتاقمێک مەڕی چێوی ڕایان کردە ناوەڕاستی گۆڕەپانی ململانێ و ئەوانە مەڕانێک بوون کە شەوی پێشوو بەهۆی جوڵەی بازنەی ئەسکەندەرەوە سڵیان کردبوو، چونکە لە ڕۆژهەڵات ڕۆژاوە ڕێی ڕاکردنیان نەبوو. ناچار بوون کە پانایی گۆڕەپانی شەڕ لە درێژایی باکوور و باشوور بپێون. شەڕێکی مەترسیدار هاتە ئاراوە و ترس لە لێدان و خواردن ئەوەندە بوو کە هەندێک لە شەڕکەرەکان خۆیانیان لەسەر چێوەکەوە فرێ ئەدایە قوڵایی دەریا و خۆشەویستان، بۆ بەدەستێنانی کتێبی ئەسکەندەری مەکدۆنی سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلیگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمنت دانراوە.